هۆکاری کتابخوێندنەوەی بەڕاستی بە ینی بە خەتاباری حکوومەتی نازانم هۆکارەکەی دەگرێمەوە لە بۆ میلەتەکەی یان لە بۆ خەڵکەکەی کە خەرک بەخۆی بەڕاستی ینی خۆی بە دوو کتاب و شتانە مادی ناکاتن ینی داوا لە دایک و باوکانیش دەکەم کە لە بنەڕەتەوە وە لە منداڵەکانیان کەن کە ینی بەڕاستی ینی کتاب لەلایەن خۆشەویست بێتن ینی باسی ینی سوود و ئیسفادەی کتابی لە بۆ منداڵەکانیان بکەن کەم تەرخەمی لە خوێندن و بەهانەدان بە خوێندن و سعیکردن و کتاب لە وڵاتێمە بەڕای من دەگەڕێتەوە بۆ سەرەتای پێگەیاندنی منداڵ هەر لە سەرەتای ژیانی وە لە 1 ساڵیەوە چونکە لە زۆر وڵاتانی جیهان کە دەچی تەماشا دەکەین منداڵان لە داینگە یاخود لە ڕەوزە لەوێوە ئەو منداڵە دەکەنە عاشقی خوێندن پەروەردەبوون فێربوون لە وڵاتێک بوومە من لەوێن دەرەجارێک پرسیارێکیان لە ڕئیس وەزەرای ئەو وڵاتێکی گوتی گرنگترین کەس لە وڵاتی ئێوە لە ناو دام و دەستگا و مؤسساتی حکوومەتی ئێوەدا چ کەسێکە گوتی ئەو کەسەیە کە لە ڕەوزەی منداڵی ئێمە پەروەردە دەکات خەڵکی هانەدەم وە گەنجان هەڵەدەم زیاتر بەوەی کتێب بخوێنەوە گرنگی زیاتر بە کتێب بدەن و داواکاریشم لە حکوومەت زیاتر کتێبخانەمان گرنگی بۆ پێبدا و زیاتری کات لە هەموو بارێک و هەموو بەشەکە پێشنیاری من وەکو گەنجێک بۆ هەموو گەنجانی کوردستان ئەوەیە کە وەز لە خوێندنەوەی کتێب و کتێبخانەکان نهێن کتێب سوودێکی زۆری هەیە بەڵام لەم کوردستانە یانی بەجددی زۆر کەم بۆتەوە خوێندنەوەی کتێب گەنجەکانمان زۆر فەرامۆشیان کردووە ئەمەش بەڕای من ئەگەڕێتەوە بۆ بوونی ئینتەرنێت و بە بەردەوامی بەکارهێنانی ئینتەرنێت تۆڕە کۆمەڵایەتیەکان